هێرشبەرێکی خۆکوش خۆی بە کاروانێکی ناتۆ لە کابوڵ تەقاندەوە 8 کەسی کوشت و بەلایەن کەمەوە 28 کەسی تری بریندار کرد. داعش بەرپرسیارەتی تەقینەوەکەی لە ئەستۆگرت. هێزەکانی سوریای دیموکرات کە ئەمریکا پشتیوانیان دەکات لە پاکردنەوەی داعش لە بەنداوێکی استراتیجی سووریا نزیک بوونەتەوە، ئەوەی کەوتۆتە سەر ڕێگەی ڕقەی بەناو پایتەختی داعش. هێزەکانی عێراق گوشارێکی نوێیان کردووە لە مووسڵ لەو شوێنەی چەکدارانی داعش لە گەڕەکە دێرینەکانی خۆیان حەشارداوە. بەهۆی هێرشێکی موشکی بۆ سەر ئۆردوگایەکی نەتەوەی گرتوەکان لە مالی کەسێک کوژرا و 9 کەسی تر بریندار بوون، بەڵام هیچ لایەنێک بەرپرسیارەتی لە ئەستۆ نەگرتووە. بەلایەن کەم 32 سیڤیل کوژران بەهۆی هێرشێکی لە ناوکاوی داعش نزیک کامپێکی پەنابەران لەسەر سنووری سووریا و عێراق کە هەڵاتۆکانی دەست داعشی کردە ئامانج.